تا ئێستا حکوومەتی عێراقی چاوڵاتیەکی کوردی زیان لێکەوتووی خورماتووی قەرەبوو نەکردووەتەوە کە لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەردا بەشێکی زۆری ماڵ و دوکان و بازاڕی ئەو قەزایە سووتان و بە تاڵان بران. هاوڵاتیانی کوردی خورماتوو وێڕای بێ ئومێدبوونیان لە حکوومەتی عێراق نیگەرانن کە حکوومەتی هەرێم هیچ ئاوڕێکی لێ نەداونەتەوە کە بەوتەی خۆیان ئەوان بە هۆی کوردبوونەوە ماڵوێران و دەربەدەر بوون. هیچ کەسێ نەهاتە بێژێ کاکە ئەم شارە بوای لات سەبەبەکەی چیبی بۆ هۆی چیبی وای لات هیچ کەسێ لەلایەنی بەغاشۆ بەڕێ ڕەدەسەریع ناردە بۆ شارەکە ئەمانیان کردێت و هیچ زیاتر هیچ کەسێتر ئاوڕی نەداوە کاکە ئەم خەڵکە ماڵی سووتە دوکانی سووتە حەوشی سووتە مناڵی فەوتە ئەوەی قەرەبووی هیچ کەسێ بە دینارێک و بە نیم دینار هیچ کەسی ئاوڕی نەدایێت لە هیچ کەسی هەست سوالێنە وازان ئەم شارێکی وەسەلا ناتە وازان وەک کەرکووکە وازان وەک تاوغە یاوە خانەقینە ئەم شارە هێرانبی کاکە ئێمە بە هیچ شێوەیە هاوکاری نەکرێنە لە 16 ئۆکتۆبەرەوە خەڵکیش گەڕاوەتەوە ئەو هێزە لێرێ هێزی ڕێدەسەریعە خەکە تۆزی ئەمان هەیە و ئەمانە خۆیان دەسڵاتی کوردی لەم شارە پرۆژەیەکی وی تەقدیمەکرد بۆم خەڵکە و تومعێکی خصوصیە بەدەم خەڵکەکە ئەیوت حەمرین بووکی کوردستانە ئیسە خۆی ڕۆیە لەو لای قەرەهەنجیرەوە لە نێزەک شەمشەماڵ کەوتووە ئابێژەیە ئەم لە تێنج ئەلێرا بەرڵا کرد و ئەمانە ئێمە زەرمەندی دەست هەرێمی کوردستانین ئێمە بە هیچ شێوەیەکمان نەوی نە لێ تورکمانە نە لێ عەرەبە نە لێ بەغا هیچمان نەوی ئێمە لێراگە ئەوان داکۆکییان لەگەر یان حەمرین بووکی کوردستانە و خۆشی کوێ لە شەمشەماڵ و راگە نی کرد لە شەمشەماڵ ماڵ ئێمەیان ڕمان و من خۆم مەعمەلێ بلۆکمێ 24 دانە دەفتەر غەرازم بریاوە با یەکێکیان بێن هەر وەکو مەحامیە وەک دەمچەرمیە وەکو ئەوە بێ سوال لەم خەڵکە بکەن کاکە وڵای ئێمە ئەوانەی وا ئەم کێشەیان دروست کە مەسەل لەم شارەیە شارەکە ئەوە دراوەیەکەوەی زەرمەندەکەی ئێمە بیمان وایانوت مەسەلەن ئێمەی ساگا مەسوولین لەسەر ئەو شتەی وا ئەیکەین و بەرپرسین سەرمان لە بانی دانین ئەگەر شتێ بۆ ئێمە مەسوولین کوای ساگە بۆچی سوال لە ئێمە ناکەن بۆ خۆیان وەخاون وەزعەکە نازان کەنە و چشتی هەن نەبووە ئەوان بۆ خۆیان نەچکە ڕۆیشتەتە ماڵ خۆی و ئێمە باجەکەیماندا ئێمە ماڵمان سووتیا بۆ گلەتێک و بۆ دوو گلەت و بۆ سێ گلەت ئەڵێ میێوان بینە لەم شارەیە خێروبێر ئەم شاریان نەخوارد هیچیان نەخواردە هیچیان نەبرد وایە خەرەبوو لەکوێ کرێنەوە کوا کە سوال لە ئێماکە ئەوانەوە ئەوجا خۆیان وەخاونەم شارەدان ئێستا لەکوێن لەکوێ دانیشتنە لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر چەندین وەفد لە پەرلەمان و حکوومەتی عێراق لەگەڵ نوێنەری دانیشتوانە کوردەکەی خورماتوو کۆبوونەوە بە مەبەستی قەرەبووکردنەوەی زیان لێکەوتوانی ڕووداوەکان نوێنەری دانیشتوانی خورماتوو شاشکرای دەکات بێ ئومێد بوون لە قەرەبووکردنەوەی زیان لێکەوتوانی ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر و ڕۆژانی دواتر ئێمە تاکو ئێستا بێ ئەمەلین لەوەی کە خەڵکی قەرەبوو بکرێتەوە و لەگەڵ ئەوە بێ ئەمەلین وازمان نهێناوە هەموو کاتێ و هەموو سەردانێک ئێمە جەخ لەسەر ئەو بابەتە ئەکەینەوە دیارە بێ ئەمەلی ئێمە لەسەر چەند هۆکارێکە هۆکاری یەکەم ناوچەی تر هەیە مەسەلەن وەکو مووسڵ و ئەنبار و ناوچەکانی ژێر دەسەڵاتی داعش تاکو ئێستا وەکو پێویست قەرەبوو نەکرانەتەوە دیارە ئەو ناوچانە ڕەنگە بەلای حکوومەتی عێراقیەوە لە پێشتر بن ئەمە یەکەم دووهەم حکوومەتی عێراق بۆ هێرشەکانی 16 ئۆکتۆبەری پاساوێکی یاسایی هەیە کە ئەوە ئاکات ئێمە بێ ئەمەلکە لەوەی کە هەر شتێک ڕووی دابێ لەم منطقا و لە ئەسنای هێرشەکانی 16 ئۆکتۆبەرە کە ئەو خۆی بە بەرپرس نەزانێ بەرامبەری لە 16 ئۆکتۆبەر جیا لە کەرکووک و ناوچە جێناکۆکەکانی تر بەهۆی شەڕی نێوان حەشتی شعبی و خۆبەخشانی قەزاکە و پاشەکشەی پێشمەرگە لەو سنوورە دانیشتوانی کوردی خورماتوو دەربەدەر و ئاوارە بوون و زۆربەی ماڵ و دوکان و بازاڕە کوردەکانی قەزاکە تاڵان کران و سووتێنران کە زیانەکان بەدەیان ملیۆن دۆلار دەخەمڵێنرێت تا ئێستا وێڕای هەوڵەکان بەڵام هیچ کەسێک لەو زیان لێکەوتوانە قەرەبوو نەکراوەتەوە. چیانوری کەناڵی ئاسمانی پەیام قەزای خورماتوو.